بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان بە ئێوەی خۆشەویست ئەگەمەوە لە مەڵقە نوێماندا قسە و باز دەکەین لەبارەی پلاندانان بۆ بودجەی خێزان. هەڵبەتە لە ئەڵلقەی پێشوودا باسمان لە دانانی خشتەی بودجەی خێزان کرد. لە ئێستادا کە خشتەکەمان دانە پێویستە پلانمان هەبێ بۆی کە بودجەکەی کە لەبەر دەستمانایە چۆنی خەرجکەین و چی بکەین بۆی خەرجی و داهاتمان نەکەونە کێبڕکێ و خەرجیەکانمان ئەوەنە زۆر نەبن داهاتەکەمان بەشی نەکات. بە میوانداری هەمیشەی بەرنامەکەم بەڕێز ماوەس ئەحمەدی حاجی ڕەشید گفتوگۆی زیاترەکەین. ماوەس ئەحمەد سپاس بۆ ئامادەبوونتان. سپاس بۆ بەڕێز. ئەمێ بۆ پرسیارە دەست پێ کە ماوەس ئەحمەد خێزانێک لە ئەڵلقەی پێشووە باسمان کرد خشتەکەی داناوە تەواو پلانی ڕۆژانەی چی بکات بۆی ئەم خشتەیە بە سەرکەوتووی جێبەجێ بکات. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ تۆ سپاس بۆ بینەران لە هەر کوێن. کاتێک ئێمە باسمان کرد لە سەر جۆری داهاتەکانمان باس کرد و جۆری خەرجیەکانمان باس کرد داهاتەکان فرە ڕەهەند بن باشترە یاخود خەرجیەکان بە هەر 11 بەشەکەیەوە کە بە تێکڕایەن باسمان کرد کە منەظەمەی ئومەی متحیدە باسی کردووە کە 600 برگەن. لەم قۆناغەدا دێنە سەر ئەوەی دوای ئەوەی ئەو خشتەیە ئیمجا بزانین ئەسڵی بودجەکە پلانمان بۆ بودجەکە چۆنە و چۆن بودجەکە دانێ. ئەگەر تعریفەکە مشابه کەمەوە بە تعریفی دەوڵەت بودجە لە چوارچێوەی دەوڵەتە بریتیە لە پلانی دەوڵەت بۆ داهاتەکان و خەرجیەکانی 1 ساڵ. بودجە لە خێزاندا بریتیە لە پلانی خێزان بۆ داهاتەکان و خەرجیەکانی لە ماوەی ئایندەدا. اینجا باسمان لەوە کرد کە ئێمە سەرەتا بە خەرجیەکانی ڕۆژێک باسەکەین دوای خەرجەکانی هەفتەیەک باسەکەین دوای خەرجەکانی مانگێک تۆمارەکەین. ئەمە بۆ چەند مانگێک کە دوو بابەتمان باس کرد کە ئەوە تۆمارکراو یا لەسەر ئەساسی ئەوەی خەرجەکان یەک بنووسین یاخود بە شێوەیەکی تەخمینی تەقسیم و دابەشی بکەین. بەپێی ئەو پلانەی کە هەمانە ئێمە ئەبێ قیەمی مالیمان هەبێ. هەر پلانێک کۆمەڵێک چۆن لە پلانی مؤسساتە هەیە مەسیجمان هەیە ڕیسالەمان هەیە پەیاممان هەیە لە پلانی خێزانە لە بودجەی خێزاندا قیەمی مالیمان هەیە بەهاکانی دارایی لە ناو خێزاندا. بۆیە پێویستە کۆمەڵێک بەها هەیە خێزان ئەم بەهانە یەک هاوکارانمان ئەگەر ئینفۆگرافیکمان هەیە یەک باز لە بەهادارایەکانەکەین. یەکەم بەهامان بەهادارایی و ئابوووریەکانی خێزان سنووردانان بۆ خەرجەکان و ئاڕاستەکردنیە. سەرەتا پێویستە بەڵگەنەویستێک هەیە کە بوونی پلان بۆ بودجە نیشانەی سەرکەوتنی خێزانە. یعنی هەر خێزانێک ئەگەر پلانی هەبوو بۆ ئەوەی بودجەکەی دانێ ئەو خێزانە سەرکەوتووە بە پێچەوانەوە. ئەگەر پلانی نەبوو بۆ بودجەی بۆ داهاتەکان و خەرجەکانی ئەوە خێزانێکی شکست خواردووە بێ لە مەجای ئابووریە. بۆ سەماوەسا لێرەیە پێویستە ئەگەر لە وەزعێکی ئاوای هەرێمی کوردستانە کە ئێستا هەموو هاوڵاتیان چاوەڕێوەیانە کرد و چە بترێ لەم ڕۆیە ینی کە نەدراوە پلانەکان شکست نایەنێ. بەتاکید پلانی احتیاطمان هەیە مەسەن ئەو کاتێک باسەکە ئەوەندەم داهات دەسەکەوێ ئەوەندە خەرجیەکە کاتێک داهاتەکەی دەست ناکەوێ خەرجیەکەیش ناکات چکەوە لەوێ پلانەکەی ئەوەستێن. بۆیە دابوونی پلان وتيشي عربي هي على إن لم تخطط لنجاحك فتأكد إنك تخطط لفشلك. أجر بلاند نبي بو أو يسرب كبي أواد النيابة أوتوماتيكي بلاند دانا بو أو يشكس بيني. بويا بلاني بوجا علامتها يعني نشانيك لنشانة كاني سركوتني خيزان. بويا هاو خێزانەی کە پلانی نییە بۆ داهات و خەرجی ئەو خێزانێکە لە مەجای ئابووریە لە مەجای داراییە خێزانێکی شکست خواردووە. بۆیە سەرنجام نەتیجەی خەونەکانی نایەتە. کۆمەڵێک بەهامان هەیە قیەمی مالیمان هەیە بۆ هەر خێزانێک. ئەم قیەمە مالیانە کە خۆیان لە چەند قیەمێکی مالیا بینەوە ئەمانە وەکو مسلەمە یعنی چۆن کە قانونی ئەساسی خێزان لە وڵاتە دەستور هەیە قانونی ئەساسی و کەس نابێت لادالی ئەم بەهانە ئەبێ کە خێزان کۆمەڵێک بەها دائەنێ بۆ خۆی ئەم بەهانە نابێت لێی دەرچین بە هیچ شێوەیە ئەمە بێتە بنەمای دەستوری بۆ خێزان. یەکەم بەها لەوانە سنووردانان بۆ خەرجیەکان و ئاڕاستەکردنیان. کاتێک کە ئەوەی جەنابەت باست کرد کە
چاوەڕێ ئەوە کا موچە بدرێ بەڵام موچە نادرێ کەواتە یەکەم قیەمی مالی لای ئەو ئەبێ سنووردانێ بۆ خەرجیەکانی خۆی ئەگەر داهات هەبوو بەو ئەندازەی کە دایناوە ئەوە خەرجیەکە ئەگەر داهات نەبوو ئەوە خەرجی ناکە کەواتە یەکەم بڕگەی بەهامالیەکان بەهادارایەکان لای خێزان بریتێ لە سنووردانان بۆ خەرجیەکان و ئاڕاستەکردنیان بە چه ئاراستەیەکە و خەرجیانە بە ئاراستەیەکی مەسەن کە داهات نایەت ئاراستەکەی ئەوە سێنێ ینی ئینکیماشی تیاکە پاشەکشە لە خەرجیاکە کە داهات دێ تەوەسوعی تیاکە هەر وەکو بودجەی حکوومەت لە دوو ئاراستا کاتێک کە پێویستی بەوە هەیە حرەکە بخاتە بازارۆ ئینفاقی تەوەسوعیەکە ینی خەرجی فراوانەکە کاتێک ئەوێ سیاسەی ئینکیماشی بەکاربێنێواتە پاشەکشە بکە خەرجی ناخاتە ناو بازارەوە ینی مەشاریع و ئیسtisمارات ناکە بۆیە خاڵی یەکەمیانەوەی خاڵی دووەم چاودێری خەرجیەکان ئێمە کە بەهای یەکەممان باس کرد بەهای دووەمیان بریتێ لە چاودێری خەرجیەکان بزانین ئەو خەرجیانەی ئەمە بە چه ئاراستەیەکە فعلەن ئاراستەیەکی بەرفراوانە یا ئاراستەیەکی پاشەکشەیە ئاراستەیەکە حەزمان بەوەیەکەوە پاشەکەوتی تیا بکەین یا ئاراستەیەکە حەزمان لەوەیە ئیسیهلاک و بەکارهێنانی تیا بکەین بۆیە لای خێزان بە تایبەتی ئەوەمان باس کرد مەیلی حەدی ئیدیخار لەگەڵ مەیلی حەدی ئیسیهلاک لای خانەوادەکان کە دروستە بن واتە حەزبوون لەوەی پاشەکەوت بکەی یا حەزبوون لەوەی بەکاربردن زۆر بکەی ئەمە دوو حەزن پەیوەندیان بە خواستی خانەوادەکەەوە هەیە بۆیە چاودێری خەرجیەکانە بێ بکات بزانێت لە چه ئاراست ماسا لێرە پرسیارێکم بۆ دروست دەبێت چاودێری خەرجیەکان لە نێوان گودنشینێک لەگەڵ شارنشینێکە ینی شارنشینەکە بەردەوام پێویستە شت بکڕێت بەردەوام خەرجی بکات ئەوترێت گوندنشینەکان کەمتر ئەم خەرجیە هەم درەنگ دەستیان پێگات ئەوەنە ئەدەواتەکانی شتکڕینیان لە بەردەستانە دووش ئەتیما دەکاتە سەر کێڵگەکەی کە لە بەردەستیایەتی بۆ نمونە ئەگەر جیاوازیە بکەین خەرجی شارنشینەکان چی بکرێت بۆی کە نزیک بێتەوە لە خەرجی گوندنشینەکان کە دوجار بێتە داهاتێک بۆی تەمانەوە زۆر قورسە چونکە سەبەتەی بەکاربردننی خەڵکێک لە شاردا بێ شارێکی گەورە زۆر جیاوازە لە سەبەتە و سەلەی بەکاربردننی هاوڵاتیە کە لە گوندنشینە بێ ژیانی گوندنشین بە تەبیعەتی حاڵ ژیانێکی سادەیە ئەو پێداویستیانەی لە ناو شارە پێویستە ئەو پێداویستیانت نییە لە ناوگوندا بۆ نمونە کرێی پاس و تەکسید نییە لە ناوگوندا کرێی ئەنتەرنێت و ئەنتەرنێتت نییە لە ناوگوندا بەو شێوەیە کارەبا مەسرف ناکەی لە ناوگوندا هاتوچۆ و دەرچوون بۆ مەطعەم و ئەوانت نییە سەفەر و سیاحەیە بکەی بۆ گوندەکەی تەنیشتانێکە یا بۆ سەیرانگایەکی خۆتان هەیە لەوێ بۆیە سەبەتەی بەکاربردن لە لای گوندنشینێک زۆر جیاوازە لە سەبەتەی بەکاربردن لای هاوڵاتێکی شاری هاوڵاتی شاری بۆ ئەوەی لەوانەیە جلوبەرگ و کاڵای ئیشەکەی زۆر فەرقی نەبێت لە جلوبەرگ و کاڵای ئەوەی پێچێتە دەرەوە بەڵام گوندنشینێک سادەترین جلەبەرەکە بۆ کێڵگەکەی چونکە پێویستی بۆ کەواتە ئەو دووشتە زۆر قورسە مقارنە کردنیان بەیەکەوە بۆیە ژیانی گوندنشین لە ئەساسە ژیانێکی سادەیە ئەو ژیانە سادەیش خۆی بۆ خۆی خەرجی کەمی ئەوێ گوندنشینێکیش بێت چاودێری خەرجیەکانی بکات بە دڵنیاییەوە چونکە گوندنشین لەسەر ئەساسی داهات ژیانی بەسەرە بە ژیانی گوندنشین داهاتەکەی هەمیشە کەمترە بێ لە ژیانی کەسێک لە شاردایە کە پیشەیەکی یا بازرگانی هەیە یاخود پیشەوەرێکە یاخود فەرمانبەرێکە فەرمانبەری دەوڵەتە یا فەرمانگەیەکی کەتی تایبەت ئەژوترێت پارەی گوندنشین وەرزیشە اینجا ئەو لەسەر ئاعتیمادی گوندنشین زیاتر ئاعتیمادی لەسەر دووشتە یا حیوانداریە یاخود کشت و کاڵە حیوانداریش و کشت و کاڵیش هەموو هەردوو بابەتەکە بابەتی وەرزین زیاتر کشت و کاڵەکە وەرزیترە بۆیە ئاعتیماد دەکاتە سەر بڕێک پارەی تەواو یا با بڵێن تۆتەڵێک پارەیەکی گشتی دەسەکەوێت لە فەسڵێک لە فەسڵەکانە بۆ نمونە هاوین خەزنیەکە ئەم پارە بەبێ تەقسیمات بۆیە دانانی بوجە و چاودێری خەرجیەکان چەند گرنگە بۆ خەڵکێکی شارنشین بە هەمان شێوە گرنگە بۆ خەڵکێکی گوندنشین دێنە سەر ئەوەی بەڵگە با بڵێن یەکێک لە بەهاکانی تری بەهادارایەکان ئەو کاڵایی نرخەکەیت نییە و تێچوونیت پێ فراهەم نابێت لە بنشینەدا پێویستت نییە بۆ نمونە کەسێک گەیەوێ سیارەیەکی پێویستە ئەبێ وان قەناعەت بکە کە مادەم پارەی سیارەی نییە لە ئەساسەوە بێ ئەو قەزیە لە لای خۆی دەرکە کە ئللا ئەبێ بڕوا بە قەر سیارەیە بکرێ
ئللا مەسەن بە شێوەیەک لە شێوەکان شتێکی بۆ بفرۆشە سیار بکڕێ بۆ ئەمە بەڵگەنەویستێکە ئەو پارەی ئەو کاڵایی کەوا بەهاکەیت نییە قیمەکەیت نییە وا بزانە ئەو کاڵایەت پێویست نییە. مەسەن کەسێک هەیە ئەدا بە پاڵ ئافرەتێکە ئەدا بە پاڵ دوکانێکی زەڕنگەرە دڵی لە مەجموعەیەک باز نەچێت لە ملوانکەیەک چوزانم لەیەکێ لەو پارچە ئاڵتونانەی کە کەیفی ئافرەت بەوانە دێت ئەگەر توانای کڕینی نییە وابزانێ ئەو کاڵایی پێویست نییە. ئەگەر کەسێک مەسەن جلوبەرگی تەواوی هەیە بەڵامەدا بە پاڵ دوکانێکی جلوبەرگا کاتێک قاتێکی جوانە بینێ ئەمە مەبەستم بۆ پیاوانە براند مەسەن کاتێک کە پارەی ئەو قاتت نییە پارەی ئەو جلوبەرگە جوانە گرانبەهایەت نییە وابزانە تۆ پێویستت نییە بۆیە ئەمە ئەبێتە مسلمە لای خێزان و خەرجەکان لە ڕێگەی ئەمەوە چاودێریەکرێت. یەکێک لە بەهاکانی دیکە گەڕان بە دوای کاڵای جێگرەوەدا باشتر لە کاڵایەکی گرانبەها. ئێمە دوو جۆر کاڵامان هەیە کاڵای ئەساسیمان هەیە کاڵای جێگرەوەمان هەیە کاڵایەکی ترمان هەیە پێوترێ کاڵای تەواوکاری. ئەمە مستەلەحاتێکی اقتصادین کە ئەبێ ڕوونکردنەوەی کاڵای ئەساسی بریتیە لەو کاڵانەی کەوا ئیشوکار چووەتە مەرحەلەیەک لە مەرحەلەکانی زەروریەوە. بۆ نمونە کاتێک باس دەکەین ئامێرێکی گەرمکەرەوەمانەوێ یاخود ئامێرێکی فێنکەرەوەمانەوێ ئامێرە فێنکەرەوەکان لە یەکێک لە بەرنامەکان دیکە باسمان کرد لە شۆفاژ و دەست پێەکان ناوماڵەکە ئەکرێ بە شۆفاژ فێنک بکرێتەوە یاخود ئەکرێ بە شۆفاژ گەرم بکرێ کە مەرحەلەی دووەمیان ئەکرێ بە سپلێت گەرم بکرێ یا بە سپلێت فێنک بکرێتەوە مەرحەلەی سێهەمیان ئەکرێ بە مبەڕیدە فێنک بکرێتەوە یاکرێ بە سۆبە گەرم بکرێ مەرحەلەی چوارەمیان کە فێنکەرەوەکەی بە پانکەیەک فێنگەکرێتەوە ئەوەی کە کاڵای جێگرەوەن ئەمە هەر یەکان جێگرەوەی ئەوەی تریانە بەڵام لە خانەوادەیەکی داهات زۆرەوە ئەگۆڕێ بۆ خانەوادەیەکی مامناوەن داهات ئەگۆڕێ بۆ خانەوادەیەکی کەم داهات کەواتە کاتێک خانەوادەیەک کە داهاتەکەی فراوانە طبیعیە کە بڕوا شۆفاژ بەکاربێنێ و مەسروفی 2 دەفتەر 3 دەفتەر $20,000 $30,000 ئیتیا سەرفکا و مەسروفی کارەباکەیشی گرانترە لە سپلێت چونکە لەوانەیە ئەو جیهازەی کە بەکاری هێنێ تەبان معڕەزە بۆ سووتانەوەوانە هەر کولفەی زۆرە سپلێتەکە بیش سووتێ کولفەی بە شێوەی ئەو نییە کەواتە کاتێک خانەوادەیەک داهاتی لە مامناوەندایە نابێ بڕوا پەنابەرێ بۆەوەی شۆفاژێک لە خانوەکەیان دابنێ بۆ چونکە ئەمە کاڵای ئەو نییە ئەوە ئەگەڕێنەوە بۆ سەر بنەماکەی دیکە و کاڵایی کە نرخەکەیت نییە و تێچوونەکەیت پێ فراهەم نابێت لە بنچینەدا پێویستت نییە پێویستت بە شۆفاژ نییە تۆ دەخلی تۆ چوارچێوەی دەخلی تۆ محەدیداتی دەخلی تۆ بریتیە لەوەی کە ناتوانانی شۆفاژ بەکاربێنی چ بۆ گەرمکردنەوە چ بۆ ساردکردنەوە پەنابەیتە بەر سپلێت ئەگەر خانەوادەیەکی دیکە نەیتوانی سپلێتیش بەکاربێنێ بۆ نمونە کارەبای مۆلیدە عادەتەن سپلێتیش پێ ناکە کەواتە خانەوادەیە دەتوانێت سپلێتیش پێ بکات کە مۆلیدە یا مۆلیدەی ماڵی خۆی هەبێ یا مۆلیدەیەکی لە مۆدل ئەمپێرەکانی زۆر بێت خانەوادەیەکی دەخل خوار ناتوانێت ئەمە فراهم بکە بۆیە خانەوادەی سێهەم پەناباتە بەر مبەڕیدە خانەوادەکەی دیکە لە گەرمکردنەوە لە سپلێتەکەی گۆڕێ بۆ سۆبە نەوت بەکارهێنێ چونکە کولفەی سپلێت زیاترە لە کولفەی کڕینی نەوت بۆیە ئەمە بریتە لە گەڕان بە دوای کاڵایەکی جێگرەوەدا باشتر لە کاڵایەکی گرانبە پابندبوون بە ڕیزبەندی پێداویستیەکانی خێزانەوە یەکێکە لە بەهاکانی بەهادارایەکانی خێزان کە لە ناو بووجا ڕیزبەندیەکتان داناوە بۆ ئەوەی چ کاڵایەک لای ئێوە زەروریە چ کاڵایەک مەسەڵەن حاجیاتە پێداویستیە یا پێداویستی نائەساسیە و چ کاڵایەک کەمالیاتە ئەو خانەوادەیە کەوا ئەم مەبادیانەی دانا بۆ خۆی ئەبێ لیان لانەدا هەمیشە ئەو کاڵایە بکڕێ کە ڕیزبەندی بۆ داناوە ینی لە ڕیزبەندی یەکەم لانەدا بڕوا بۆ کاڵایەک بۆ نمونە دایناوە لە ئەساس و پێداویستیە سەرەکیەکان دابین بکە نەچێ بۆ پێداویستیەکی ناسەرەکی ئەمە یەکێکە لە بەهاکانە بێ خانەوادە تێربوون لە کاڵایەک و بەکارێنانی تەواوی کاڵایەک باشتر لە زیادکردنی شمەکێک یان کاڵایەکی نوێ ئێمە کێشەیەکمان هەیە لە ناو خانەوادەکانی خۆمانە بۆ نمونە گسکێکی کارەباییان هەیە ئەم گسکە کارەبایە کە بەکاری هێنێ یا غەسالەیەکی جرشتنیان هەیە یا غەسالەیەکی قاپشتنیان هەیە یا کەسێکە
جلوبەرگی هەیە با هەر نەچینە بابەتی ئافرەتەوە بەکارهێنانەکانی ئافرەت بەکارهێنانەکانی پیاو قاتی هەیە پێڵاوی هەیە کراسی هەیە بۆین باقی هەر یەکە لەم شتانەیە سارێ هەیە یەکێک لەو بەهانەی کە زۆر ضرورە اعتیمادی بکەینە سەریا پابند بین پێوە ئەم کاڵایە ئەبێ بەقەدەر قیمەی نەفعیەکەی کاتێک گسکێکمان کڕیوە بە $100 ئەم $100 دانراوە ئەم گسکە لانی کەم 3 ساڵ ئیش بکە تۆ لە ماوەی ساڵ و نیوێکە مەی گۆڕە بە گسکێکی تر چکە مقاومەی ساڵ و نیوێکی تری پێماوە غەسالەیەکمان هەیە غەسالەی چقاپشتن بێ غەسالەی جرشتن بێ مقاومەی تا 5 ساڵی هەیە و بێعیب ئیشەکە ئەم کاڵایە نابێ بگۆڕێ بە کاڵایەکی تر لەبەرەوەی لەسەر ئەساسی حەز مادەم ئیشەکە بە جوانی و پاکی و ڕێکوپێکیەکە ئیتر نابێ بگەڕێن بۆ ئەوەی کاڵایەک بێنینە شوێنی و لە کاتێکە ئابێتە یەکەم دوو مەسرفمان کردووە یەکیان عاتڵە بێ دوو ئەو بابەتەی کە کڕیوتە قیمەی خۆی ناکە یان منفعەی حەدی تەواوت لێ وەرنەگرتووە مەسەن تۆ بای $300 ئەم کاڵایە و کڕیوە دابنێ لە ڕۆژێکە لە هەفتەیەکە جارێک بەکارێن هەفتەیەکە 2 ڕۆژ بەکارێنێ تەقسیمی پارەکەی یەکەی بزانی ئەم هینە بۆ هەموو جارێک بەکارهێنانی وەجبەیەک جلشتن چەندی تێچی کەواتە تۆ نیوەی جلشنەکانە بەفی ڕۆداوە نیوەی پارەی جلشنەکان بەفی ڕۆداوە سۆبەیەکی نەوتت کڕیوە ئەم سۆبە نەوتە دوایەوە ڕێگەلەوە لە هینێک کردووە کە شتێکی تری جوانت دەستکەوتووە و حەزت لێتی ئەبێ ئیشباعی تەواومان قاتەکەی بەرمان مەسەن لە 3 مانگا قاتەکانی بەرمان نەگۆڕین لانی کەم قاتەکانی بەرمان بۆ ساڵێک بێ بە تایبەتی ئەگەر چەند فەسڵی بێ ئەوە با دوو زستان قاپوتمان هەیە مەسەن زۆربەی خەڵک قاپوت دەکرێت و لە ماوەی 1 ساڵ لەفرێدا لە کاتێکە قاپوت بۆ چەند ساڵێک بەکارهێن بەس ئێمەی بێژەر زەرورە سوسوبی گۆڕین چونکە سووتێ بۆی ئینارەکانە ئەوە زەرورە کە کەناڵی پەیام ئەوەتان بۆ دابین کا بۆ ئەوەی ئێوە چونکە ئەو کولفەیە تەحمل ناکرێت بۆ جەنابەت بۆ کەسێکی وەکو منی چونکە با بڵێن ئەتەکێت وایە کە با بڵێن بە جۆرێک لە هینەوە دەرکەوی جۆرێک لە قاتەکان کە زۆر ڕسمیات بن یا زۆر دووبارە نەبنەوە لە هینە ئەگینا من خۆم بۆ خۆم زۆر جار حەزەکەم بە جلی سادە و ساکارەوە لەوانەیە ئەمە لە ڕووی ئەتەکێت و هەندێک هین نەبێ مەسەڵەن سەرۆکی فەڕەنسا ساڵانە بای $1 ملیۆن گوڵ بۆ قەسری ئێلیزەیەکڕن کە پێداویستی ئەوە بۆیە هەندێک جار ئەتەکێت واولەیەکە ناچار بیکەوە ڕەنگی قاتەکانت جیاواز بن جۆری پێڵاوەکانت جیاواز بن بۆین باخەکانت با بڵێن جیاواز بن ئەمە بۆ کەسێکی نا ئاسایی لە پۆستێکا بێ یا بێژەرێک بێوەکو جەنابەت بەڵام کاتێک کەسێکی ئاسایە کاتێک قاتێکی کڕیوە ئەم قاتە هیچ عیبی نییە و لە بەریەکان نەدراوە نەکاڵ بۆ تۆ نە شێوەی تێکچووە پێویست ناکە بڕوا کاڵایەکی ئیزافە بکڕێ بۆی ئیشباعی تەواو یعنی ئەمە بە تەواوی تێربین لە قاتەکە یا لە پێڵاوەکانمان یا لە بۆین باخەکانمان یا لە کراسەکانمان هەر یەک لەم بابەتانە بۆیە ئەبێ کاڵایە کە ئەکڕین بەکارهێنانی تەواوی یعنی منفعەتی حەدی هەرچی وزەتایەتی لێی دەرکەین بۆ نمونە وەکو باتریەک سەیریکەین تا باتریەکە نوزەی تیابێ ئەو نوزەی لێ دەربێن کە ئیشی نەکرد ئەم قاتە کە کاتێک ئیتر منفعەی حەدی نەما بۆ نمونە ئوتوی وەرنەگرت چونکە لە ئەنجامی شۆردنی زۆرا ئوتو وەرناگرێت ڕەنگەکەی تێکەچێ ئەوە لەو کاتا ئەوە ئیشباعی تەواومان کردووە بە هەمان شێوە سۆبە بە هەمان شێوە هەر کاڵایەک لەو کاڵەکانی خێزان بە شوێکی گشت ئەو پێداویستیانەی خێزان بەرامبەرکێنەکردنی خۆت لەگەڵ کەسانێک کە داهاتیان لە تۆ زیاترە ئەمە کێشەیەکە لە ناو پارێزگای سلێمانی ئێمە هەیە محاکات و تەقلید زۆر خانەوادە هەیە جیاوازە دەخلیان یا زۆر شەخص هەیە جیاوازە دەخلیان ئەو کوڕی دەوڵەمەندێکە تۆ کوڕی پیاوێکە کە داهاتی مام ناوەندە نابێ خۆت مقارنە بکەی بەو کەسە بە تایبەتی ئەم محاکات و تەقلید لە نێو خانمانە زۆر با بڵێن منافەسەی یەکترەکەن کە نایانەوەی جلەکانیان دووبارە بێتەوە لە کاتێکە کشە هەژارێکە و هەژاری عیب نییە بالعکس لە هەندێک حاڵەتە هەژاری باشترە ئەگەر سەبری لەسەر بگیرێ یاخود ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان بێتە بەهایە کە بتوانێت محافظکار بێ لە سەر ژیانی خۆی بۆیە ناکرێ ئینسان هەمیشە لە منافەسەی بەرامبەرەکەیە خۆی قەرزار بکە
خۆی تووشی هەندێک گرفتکە لە بەرەوەی ئەوێ منافەسەی کەسێ بکە کە داهاتی لەو زۆرترە ئەگەر تۆ توانای ئەوەت هەیە مامۆستا سالار کە سیارەیەکی 4 پستۆن ئیدارە بەی نابێ بڵێ مامۆستا ئەحمەد بۆ سیارەیەکی 6 پستنی پێ وەڵام منی 6 پستن چکە داهاتی من بە تەبیعی لە داهاتی تۆ زۆرترە مەسەڵەن ئەگەر من چوومە خانوویەک یا خانوویەکم کڕی کە بە چەند دەفتەرێک بوو تۆ نابێبی لەوە بکەیتەوە چکە داهاتی من بە تەبیعی لە تۆ زۆرترە ئەمە بۆ منی ژەکرێ لەگەڵ کەسێکی ترا کە داهاتی فێنلەن لە من بەرسە لەم خاڵەیە ئەمەوێت پرسیارێ بکەم بە تایبەت وەکو بەڕێز باست کرد ئەم بەرامبەرکێ زۆرتر لە خانمانە ئەمایە بە تایبەت ئەمەوێت پرسیارە بکەم بەشێک لە عیلە ئەوانەی داهاتیان نزمە کە کچەکانیان نەچنە جامیعە لەبەرەوەی کچەکەیان تەریق نەبێتەوە یاخود دڵی بە خۆیان نەچێت ئەگەر بە قەرزیش بێ جۆرە جلێکە کرێکە لەگەڵ ئەو کچی خانەوادانی کە دەوڵەمەنن نزیک بێتەوە ئەمە تا چەند دروستە طبعاەوە وەک باسم کرد هەژاری عیب نییە و هەژاری ئینسان کە داهاتی مەحدودە زۆر تەبیعی مامەڵە لەگەڵەوە بکە بەس معالەجە هەیە باسمان لەوە کرد زۆرترین ئەوانەی کەوا ناتوانن جلوبەرگی مارکە بکڕن پەنابەنە بەر لەنگە پەنابەنە بەر کاڵایەکەوە لە ڕووی کوالیتیوە نزمترە لەوە و ئەتوانێت ئەمە قەرەبوو بکاتەوە بۆ ئەوەی تووشی ئەوەی حراجیە نەبێ ئەگەر هەستی کرد بەوەی کە تووشی حراجیە بێ یا مەسەن شخصیەتێک بوو کە هەست بەوە کاکە ئیلا بێ منافەسە بکات طبیعەتی ئینسانەکە وایە چکە ناکرێت لەگەڵ طبیعەت بە هەر شێوەیەک بوو ئەتوانی سنووری بۆ دانێ بەس هەندێک طبیعەت هەیە سەرکەشە بەتابەتی بۆ خانمان جۆرێک لە جۆرەکان ئەگەر نەتوانێت قەناعەت بەخۆی بکە دووچاری ئەو منافەسەیە بێت لەگەڵ ڕەفیقەکانیە لە زانکۆکان مەسەن خانم هەیە بۆ ماوەی 4 ساڵەکە ئەڵێ جرم دووبارە نەکردوەوە ئینجا هی خوشکەکانی بێ بەکاری هێنێ بەتایبەتی ئەو خانەوادانەی کە دەخلیان مەحدودە ئەتوانن دەستە خوشکێک یا دەستە هاوڕێک بە یەکۆ کۆمەڵێ جلوبەرێک بکردن و بتوانن بەکاری بێنن بۆ ئەوی لەو ئیحراجیە دەرچوانە دەست خۆش سەرکۆ سنووردارکردن بەرامبەرکێنەکردن سنوورداران بە خەرجەکان و ئاراستەکردنیانەوەمان باس کرد دەبێت ئەندامانی خێزان پابندن بەو ڕیزبەندیەی دیارە ئەمە دووبارە بووەتەوە ڕاهاتن لەسەر دەستپێوەگرتن باشترە لە ڕاهاتن لەسەر ڕۆچوون لە خەرجەکاندا خاڵی سەرۆمان باز نەکردمەوە سەحمەد دەبێت ئەندامانی خێزان بزانەوەی ڕیزبەندی پێداویستەکانی خێزان داهاتەکان زۆر ئەندامانی خێزان کاتێک کە داهاتی خێزانیان زانی ئەبێ بزانن ئەوان ئایا خێزانێک لە تەنیشتیانە دوو براهەن دوو خانەوادەیان هەیە یەکیان داهاتی زۆرە یەکێک لەو برانە مەسەن مۆزەفێکی پلە باڵایە لە کەرتی تایبەتە چوزانم تاجیرێکە براکەی دیکەی فەرمانبەرێکە و فەرمانبەرێکی متەوەستە و دەخلەکەی کەمە مناڵی ئەم دوو برایە ئەبێ هەر یەکان لەسەر ئەساسی ئەو تێگەیشتنە بیکە کە دەخلی مامیان جیاوازە لە دەخلی باوکیان بۆیە ئەبێ لەسەر ئەساسی دەخلی باوکیان مامەڵە بکەن هەردوو خێزانەکە دوو هاوسەرە ئافرەتەکە ئەم خێزانە داهاتیان بەرزە ئەم هاوسەرە نابێ خۆی با بڵێن منافەسەیەک دروستکە لە بەرامبەر خێزانەکەی تر چونکە ئەمە داهاتی کەمترە بۆیە سنووری خەرجی داهات دیاریەکە سنووری خەرجیەکان داهاتەکان دیاریەکە یەکێک لە بەهاکانی دیکە ڕاهاتن لەسەر ببوورە پرسیارم بۆ ئەمەش دروست زۆر باش ینی ئەگەر خێزانەکە ئەوەی دەخلی کەمترە لەوەی کە دەخلەکەی زۆرترە چۆن ئەم مناڵانە قەنەعات پێ بکەن کە ئێوە وەکو مناڵەکانی مامتان ناتوانین ئەو شتانەتان بۆ دابین بکەین چونکە بێگومان مناڵ چاو لە مناڵی مامیەکات یاخۆ دڵی بەخۆیان چێت ینی ئەو دایک و باوکە ئەرکەکەیان چییە بێت ئەمە کە باسمان کرد بوجە بریتێ لە بەرپرسیارەتی کاتێک کە باوکەکە باز لەوەیە کا و مناڵەکانی کۆکاتەوە بە تایبەتی تەفەهومیان هەبێ بۆ ئەو بابەتە ئەڵێ ئەوە داهاتەکەی منە ئەوەش داهاتەکەی مامتانە ئێمە ئەتوانین ئەم داهاتە زیاد بکەین بزانن ئەتوانن مەجال هەیە و داهاتە زیاد بکەن سەرچاوی تر بدۆزنەوە ئەگەر توانیان بیدۆزنەوە ئەو مناڵەکان بۆ بەرپرسیارەتە یا هاوسەرەکە کاتێککە هاوسەرەکە ئیشی نەبێ بۆیە ئەبێ ئەم مەسئلە هەموو ئەندامانی خێزان پێشوش باسمان لەوە کرد یەکێک لە ئیسفادەکانی بەشداریکردنی کۆی خێزان کە ئەوەیە هەمویان قەناعەتەکەن بەوەی ئەوەندە داهاتیان پێ مەجموعەیەک ڕەفیقە چن بۆ سەفەرێک
هەمویان پارەکانیان دەرێن ئەزان 100,000 دیناریان پێ نابێ بچن بۆ بازار بای 200,000 دینار شت بکڕن بۆیە ئەزانن سنووری داهاتەکان مەحدودە سنووری داهاتەکانە خەرجیەکان دیارەکە بە تایبەتی لە موازنەی خێزانە چونکە وتمان لەسەر و ئەساسە موازنەی خێزان ڕێکەخین کە چەند داهاتمان هەیە ئەوەندە خەرجیەکەین چکە خێزان ئەگەر توانی سەرچاوی دیکە پیابکارڕە بەڵام زۆر کەم خێزان ئەتوانێت سەرچاوی داهاتی دیکە بۆ نمونە فەرمانبەر ئەتوانێت تاکسی بکە بەڵام خۆ تاکسیم سەوگەر نییە فەرمانبەر ئەتوانێت لە ڕۆژەکانی ئوتڵا کار بکە بەڵام خۆ ڕۆژەکانی ئوتڵا هەمیشە کاری دەست ناکەوێت فەرمانبەر ئەتوانێت پیشەیەکی تر جێبەجێ بکە بەڵام پیشەکە مەرجنیە هەمیشە داهاتی بۆ دابین بکە بۆیە دەبێت ئەندامانی خێزان بزان ئەوەی ڕیزبەندیەکە دیارەکە بریتە لە داهاتەکە جوان خاڵێکی دیکە لە قیەمی مالی ڕاهاتن لەسەر دەست پێوەگرتن ئێمە دوو قەزێمان باس کرد لە چەند حەڵقەیەکی پێشوە کە لە مستەلاحی خۆمانە پێوترێ دەست پێوەگرتن یاخود ڕەزیلی ڕەزیلی جیاوازە لە دەست پێوەگرتن هەمیشە دەست پێوەگرتن باشترە لە ڕاهاتن لەسەر سەرفی بێبەرنامە لەسەر ڕۆچوون لە خەرجیەکاندا دائیمان خانەوادە بیر لەوە بکاتەوە ئەوەی کە باسمان کرد لەوەی کە لە ددان شۆردنێکە بیر لەوە بکاتەوە کە نابێ بەلوعاکە بە یەکجاری بەرباتەوە بۆ دانشتنێک چونکە وتمان بە پەرداخێکا وەگەردان بشۆرێت ئەوان نابێ بەلوعاکە بەربەینەوە بۆ ئەوی بیست پەرداخ ئاومان سەرێ ئەمە چۆن زەرەر لە خۆ دەدەی ئەگەر لە کاتێکا کاژێری زیرەک هەبێ بۆ ئاو لە هەمان کاتا لە سەروەی قەومی زەرەر دەیت چونکە سامانی گشتی بە هەدەرە دەیت و ئەم ئاوەی کە پاکش کراوە کولفەی تێچووە بۆیە ئەمەش ڕاهاتن لەسەر دەست پێوەگرتن شتێکە کە ئەبێ خانەوادە لەسەر ئەوە ڕابن ئاخر خاڵ کە بەهام دارایەکانە ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش یا کاسەی پڕ ئاشتی ماڵە ئێمە کاتێک کە باز لەوەکەین دەست پێوەگرتن و هەر یەک لەم قێمە مالیانە بۆ خانەوادەیەک دەستەبەرەکەین ئەوە مەبەستمان لەوەیە ئەم خانەوادەیە بتوانن جۆرێک لە پاشەکەوت دروست بکەن بۆ خۆیان ئەم پاشەکەوتە نەک تەنها ئەوەی باوکەکە ببێتە حرەسی ئاگەر هەندێک خانەوادە هەیە پاشەکەوت دەکا بەڵام ناتوانێت ئیسفادە لە پاشەکەوتەکە بکە بۆیە ئەمە ماڵی سپی نییە بۆ ڕۆژی ڕەش کاتێک کە نەهامەتیەکیان بەسەرادێ من خانەوادە ئاناسم پارەیان هەبووە و سەرفیان کردو یا لە سوچێک شاردویانەتەوە دوایی لێیانون بووە یا خەڵکێک بردوێت و ئەوانە بۆیە ئەبێ هەمیشە ئەم مەبدە ئەمان هەبێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ینی خەسنکردنێکی داهاتەکانمان بۆ پێداویستیەکانی ئەو ڕۆژانەی کەوا پێویستمان پێ زۆر باشە ماوە سەحمەد ئەمێ بپرسم بێگومان لە دانانی پلانە و خێزان کۆمەڵێک گرفتیەتە پێش و ئەژووترێت خاڵی بەهێزەیە هەروەها خاڵی لاوازیشەیە ئەمەوێت بچینە سەر خاڵە بەهێزەکانی دیاریکردنی پلانی بودجەی خێزان کاتێک کە پلان دانین پێویستمان بە شتێکی پێوترێت تەحلیلی سوات چوار خاڵ ئەبێ دیراسە بکەین چوار بابەت ئەبێ دیراسە بکەین یەکەم ئەگەر پلانمان بۆ شەخصدانا یا بۆ خێزاندانا یا بۆ دەوڵەتدانا پلانی تاکە کەسیمان هەیە پلانی خێزانیمان هەیە پلانی موسساتمان هەیە بۆ هەر سێک لەمانە پێویستمان بە دیراسەی چوار گروپ خاڵ هەیە خاڵی بەهێز هی ئەو شەخصە هی ئەو خێزانە هی ئەو دامەزراوە دەستگایە خاڵی لاوازی ئەو شەخصە خاڵی لاوازی ئەو خێزانە خاڵی لاوازی ئەو دامەزراوە دەستگایە لە دوای ئەم دوو خاڵی دیکە دێت گرفتەکان لەگەڵ فرسەتەکان ئەم خانەوە ئەم کەسە چەند گرفت لە بەردەمیایەتی ئەبێ هەموو ئەم گروپانە باسکەین و چەند فرسەت لە بەردەمیایەتی کە بتوانێت ئیسفادەیان لێ بکە ئەمانە چوار گروپ خاڵن کاتێک کە دەسەکەین بەوەی کە پلان بۆ نمونە خێزانێکە و ئێمە خێزانێکین ئەمانەوە بزانین ئەم خێزانەی ئێمە چۆن ئەتوانین بودجەدانین یەکەم خاڵ کە دەست پێەکەین چکە دوای لەسەر ئەساسی ئەم خاڵانە استراتیجێتی بودجەکەمان دانی ئینجا استراتیجەکە ئەکرێ استراتیجێتێکی هجومی بێ یا دیفاعی بێ یا مختلط بێ یا مەسەن خێزانێکە داهاتی زۆر و خاڵی بە قوتی زۆرە پلانێکی زۆر فراواندانێ لە ماوەی چەند ساڵەکە هەموو خەونەکانی جێبەجێکە نەخێر لایەنی بەهێزی لاوازی زۆرترە ئەم خانەوادەیە بێ احتیفاظ بکە بە لانی کەمی ژیان خانەوادەیەکمان هەیە فرسەتی زۆر دێتە پێش ئەو فرسەتانە چۆن ئەقۆزێتەوە بۆی فعلەن خەونەکان جێبەجێکە خانەوادەیەکشمان هەیە گرفتی زۆر بۆ هاتووەتە پێش ئەو گرفتانە چۆن هەڵوەشێنێتەوە
یەکەم گروپیان کە دەست پێەکەین بریتە لە خاڵە بەهێزەکانی خێزان. سەرەتا باز لەوە ئەەکەین ئایا ئەو خێزانە خێزانێکە یەک سەرچاوی داهاتیان هەیە یان چەند سەرچاوەیەکیان هەیە. ئەگەر چەند سەرچاوەیەکیان هەبوو چەند سەرچاوەی یەکێکە لە خاڵە بەهێزەکان. هەندێک کەس هەیە مەسەلەن موچەی هەیە خانوێکی هەیە داوێتی بکرێ لە تەسارەیەکی هەیە ئەویش شتێکی بۆ پەیاکە سەهمێکی هەیە لە شەریکەیەکە دوکانێکی هەیە لە شوێنێکە ئەمانە پیانەوترێ فرە سەرچاوە. یعنی فرە سەرچاوەیی لە ناو خێزانە بریتە لە خاڵی بەهێز. جوان. خاڵی دووەمیان بەدەستێنانی میرات مەسەن خاڵێکی بەهێزی دەست کەوتووە لە ناکاو مڵکێکی بۆ بەجێماوە خانوویەکی بۆ بەجێماوە کەواتە یەکێک لە خەونەکانی بۆ جێبەجێ کراوە کە بریتە لە خانووکردن. خاڵی سێمیان بچووکی قەبارەی خێزان. مەسەن ئەگەر خانەوادەیەک پلانی نەبێ ئێستا ئەوێ دەستکا بە پلان خانەوادەکە لە ئەسڵا ژن و پیاوێکن یا بیدایەتی زەواجیانە. ئەم بچووکی قەبارەی خێزانە زۆر هاوکارە و خاڵێکی بەهێزە تا بتوانن لێرەوە داهات و خەرجیەکانیان بتوان مقارنەی یەکتر بکەن. بەڵام خانەوادەیەک هاتووە ئەوێ بوجەدانێ هەژنۆ مناڵی هەیە هەر فریان ناکەوێ کەلوپەل بۆ مناڵەکان بکەن. بەڵام ماوەسە قسێکی لە کۆمەڵگەی کوردواری خۆڵێت تا مناڵ زۆر بێ بەرەکە زۆرترە بێت. ئەمە ئابووری هەر دروستە لە ئابووریە ئەم ئەو قەزیەیەکی دینێ بێت کاملەن قەناعەتمان پێی هەبێت کە ئینسان ڕزقی مقدرە. بەڵام عادەتەن ئیدارەدانەکەی مەسەن هەیە داهاتی زۆر دەسەکەی بەس نازانێت ئیدارە بدە. داهاتی زۆر دەسەکەوێت ناتوانێتدا هەشە داهاتی زۆر کەمە ئیدارەیەکی سەرکەوتووەدا. ئێمە زۆرتریان مەقسەدمان لەوەیەکەوە کاتێک داهاتێکمان هەیە دابەشیکەین بەسەر دوو کەسە زۆرتر بە ڕەفاهیەتەژین یا دابەشیکەین بەسەر 4 کەسە. هەرەوەی ئیحسایە بوو کە کردمان وتمان خانەوادەیەک لە سلێمانیا لەبەرەوەی خەرجیەکانی یەک تا کەس لە سلێمانیا 370,000 کەسە ئەتوانێت ئەگەر ملیۆنێک و 400,000 ملیۆنێک و 200,000 کەس داهاتی دەستکەوێتە ناو 4 کەسی پێبەخێوەکرێ. بەڵام لە پارێزگایەکی وەکو موسەنا ئەتوانێت خەرجی یەک کەس 90,000 کەسە ئەتوانێت 12 کەسی تیا بەخێو بکە. بۆیە بڕیە و داهاتە دابەشیکەین بەسەر ئەندامانی زۆرترین خەونیان بۆ جێبەجێەکە و زۆرترین پاشەکەوتیژەکەی کەواتە بچووکی قەبارەی خێزان بریتە لە خاڵێکی بەهێز بۆ پلاندانان کە لە قەبارەی بچووکەوە دەستمان پێکرد ئەگەر ژن و پیاوێک بن یا ئەگەر ژن و پیاوێک و مناڵێک دوو مناڵیان هەیە ئاسانترە لەوەی پلاندانێن بۆ خانەوادەیە کە 8 نەفەر. شارەزابوون لە چەند پیشەیەک مەسەن کەسێکە مامۆستایە بەڵام ئەتوانێت تەسلیحی تەلەڤیزیۆن بکات سەلاجە بکات سپلێت دابنێ یەکێک لەم شتان ئەتوانێت تاکسی بەکاربهێنێ. بوونی چەند پیشەیەک بۆ کەسێک زەڕورە بەتایبەتی ئینسانەکان مەسەن خانەوادەکانە ببی لەمە بکەنەوە چونکە نابێ مناڵەکان دەستپی پەروەردە بکرێن. یعنی کاتێک کە ئەگەر فەرمانبە ئەخوێنێت تا خوێندن تاوەکە ئەوە تعین نەبوو ئەوە لە ئێستادا تعینات نییە. کەواتە ئەم کەسا بێ لە ئەساسۆ بیلەوە بکاتەوە کە پیشەیەک بزانێ. بوونی چەند پیشەیەک فێربوونی چەند پیشەیەک علامەتی بەهێزیە بۆ ئەو پلانەی کە ئەمانەیەدای. بەرزی داهات بە تەبیعەتی حاڵ خاڵێکی بەهێزە بۆ ئەوەی خانەواتە ئەگەر مەسەن کەسێکەوە فەرمانبەرە مەسەن پلەیەکی باڵای بەدەستهێناوە لە فەرمانبەریە چوزانم دکتۆر یا مهندسە لە کەتی تایبەت ئیشەکە لە ناو پیشەوەریەکانە مەسەن زۆر دقیقە و کولفەیەکی زۆر وەرگێ لەگەڵ خەڵکێکی سادە و ساکار مەسەن مێزێکی داناوە بە ڕۆژانەیەکی چەند هەزاری کۆتایی دێنێ. ئەوە خاڵێکی عەقلانی بوون لە بەگەڕخستن خاڵێکی زۆر بەهێزە ئەوەی داهاتی هەیە بەڵام نازانێت چۆن بەکاری بێنێ. ئەمە گرفتی زۆرێک لە خێزانەکان ئەمە کێشەکە تەنها پەیوەندی بە خێزانەکەەوە نیە بە دەوڵەتەکەشو هەیە و بەو سیستەمە اقتصادیش هەیە. مەسەرەن لە وڵاتی ئێمە سەرچاوەی وەگەڕخستنی سەرمایەکانمان زۆر لاواز. بۆ نمونە ئینسان ملیۆنێک دیناری هەیە لە ماڵەوە ناتوانێت بڕوا پشکی کۆمپانیایەکی پێ بکرێت چکە لە ئێستادا کۆمپانیەکان بە شێوەیەک لە شێوەکان
داتای دقیقیان نییە و لە بۆرسانین و کڕین و فرۆشتنی پێوە ناکرێت تا بزانی پشکی ئەو کۆمپانیایە سەرکەوتووە یا سەرکەوتو نییە بۆیە ئەو ملیۆنە دینارە لە ماڵۆدایانێ یەکەمە بێتە سەرمایەکی عاتڵ دوو لەوانەیە بیخاتە پشکی کۆمپانیایەکەەوە ئەسڵن کۆمپانیاکە ئیفلاس بکە ملیۆنە دینارەکە ئەویشتیا بچێ و لە هەندێک سەرچاوە با بڵێن ئێمە بنووکی ڕیبەویمان هەیە خەڵک ئامادە نییە پارە لە بانقادانێ بە فایدە بە تایبەتی لەبەرەوەی ڕیبا مەسلەیەکی حرامە و سنوورێکی شەرعی هەیە کە نابێت ڕیبا و سیستەمی بانکی ئیسلامیمان نییە تا پارەکە بخاتە بانقەوە لە ڕێگەی مزارەبە و مرابەحە و ئیستیسناع و سەلەم و ئیجاری منتەها بالتەملیک ئەوانە مەسادری ئیستیسمارن لە سیستەمی اقتصادی ئیسلامیا کە خوازیارم دوای بابەتەکانمانیان لە هەندێک حەڵقا باسی ئەو بابەتە اقتصادیانە بکەین بۆ ئەوی ئینسان چۆن ئەتوانێت ملیۆنێک دیناری هەیە خاتە مزارەبەوە لای کەسێکی دەستپاک چونکە ئەمەش کراوە هەندێک خەڵک پارەیان هەبووە لای کەسێک دایان ناوە هەر لە سەرمایەکەی خۆیان وردە پارەی داونەتێ تا گەیشتۆتەوە قۆناغی پارەیەکی باشی کۆ کردوتۆ لێ داوە ڕۆشتۆ بۆ خارج و پارەکانی ئەمانی هەموو بردووە ئەوەش یەکێکە لەو خاڵانەی کەوا بێ ئینسان بتوانێت چۆن وەگەڕخستنی سەرمایەکانەکە هەمیشە ئەوترێت کە بەر لە بچینە سەر خاڵە لاوازەکان ماوەسا ئەحمەد هەمیشە ئەوترێت کۆکردنەوەی داهاتەکان ئەگەر سەرچاوی ئیش هەبێت پیشەیەکە بێت بەدەستی هێنیت بەڵام چۆن ئەم پارە خەوتووە نووسووە وا لێ بکەی زیاد بکات ئەمەیە بەشێک لە کێشەی خێزانەکان پارە بەدەستێنن بەس ناتوانن ئیستیسماری گەورەی پێ بکەنن پارەیە زیادکەن بە شوێکی گشتی ینی ئەبێت چی بکە خێزان نەک ئێستا دەفتەرێکی لە ماڵەکەیە هەیە ئیسلام زەکاتی بۆ سەرمایە خەوتوەکان داناوە بۆ مەسن لە ساڵ 2.5 ئەو سەرمایە کە لە ماڵ دانێت و ساڵی بەسەرا دێ بێ لە ساڵ 2 بدەی بە زەکات کەواتە ئەگەر ماڵێک دانرا وردە ساڵانە لە ساڵ 2.5 کەمەکە بۆیە ئیسلام نایەڵێ سەرمایە دابنرێ ئیسلام ئەمە هاندانی بەگەڕخستنی سەرمایە بۆیە مەسەن لەما 2.5 دانەوە بەس لە ئەموالی تیجارە بە جیاواز دایناوە مەسەن لە حیواناتە بە جیاواز دایناوە زەکاتەکانیان بۆیە نظامی اقتصادی ئیسلامی نظامێکی زۆر وردە نظامێکە مەسەن کەسێکی وەکو گۆڵدن براون دەڵێ پاراستنی سەرمایە لە ئیسلامە زۆر باشتر لە پاراستنی سەرمایە لە نظامی غیر ئیسلامیە چونکە هەندێک لە زەمانات هەیە مەسەن ئەو مەسادرانەی کە باسم کرد مرابەحە و مزارەبە و ئیستیسناع و سەلەمەوانە زۆر دقیقترن و زۆر قەویترن لەوەی کەوا تۆ ئەچی پارە لە بانقێکا دانەی بە فایدە و لە ساڵی 2010 330 بانق ئیفلاسیان کردووە پارەیەکی زۆری عالەم بە هەدەر درا لەبەرەوەی هەرچەندە لە هەندێک وڵاتە هین هەیە نظامی حفظی وەدایع هەیە یعنی ئەگەر پارەیەکە دانا حکومت لە سان نسبەتێکی ئەپارێزێ بەڵام لە عێراقیەمە تا ئێسن حفظی وەدایع مەسەن ئەو پارانەی کە دایانی لە بانقەکە هیچ زەمانەتێکی نییە و لە عێراقا ئێستا کۆمەڵێک بانق ئیفلاسیان کردو و بانق هەیە لە شاری سلێمانی ئەمە ئیفلاسی کردو و خەڵک پارەیەکی لادانەوە ئێستا پارەکەی نادەنەوە یا مەسەن مانگانە شتێک پارەی کەمیە دەنەوە زۆر باش خاڵە لاوازەکان ماوەسا ئەحمەد خاڵە لاوازەکان کاتێک خانەوادەیەک دێت خاڵی ریزبەندی یەکەم دروستەکە تەمان هەموو خانەوادەیەک خاڵی بەهێزی خۆی تایبەتمەندە من ئەو خاڵانم بۆیە باس کرد بوو مەسەنەوە لە خانەوادەکەی منالەوانەیە هەبێ لە خانەوادەکەی توان نەبێ ئەو بەهێزی خاڵەکان بە هەمان شێوە دێت سەرچاوی خاڵە لاوازەکان 1 2 3 4 تا ئاخرین نووسێ یەکێک لە خاڵە لاوازەکان لەوێتمان فرە سەرچاوایی لێرەڵێن تاک سەرچاوی کەواتە کاتێکەوە خانەوادەیەک داهاتێکی هەیە یەک زۆر داهاتێ ئەوە خاڵی لاوازی ئەو خانەوادە خاڵی دووەمیان خراپ بەڕێوەبردنی کاروباری خێزان داهاتێکیان هەیە ئەم داهاتە بەتایبەتی ئەم کێشەی فەرمانبەرانە زۆری فەرمانبەران لە کاتی داهاتی مستەمرڕایانی لە کاتێکا کە موچە نەبڕە لە 20 مانگا موچەخۆران پارەیان پێنەما ئەمە یەکێکە لەو گرفتانەی کەوا خێزان بوجەی نەبوو خراپ بەڕێوەبردنی کاروباری خێزان هەر لە بیدایەتی مانگۆ هەموو پارەکانی سەرفە کرد و بە ڕیزبەندی سەرفی نەکرد بۆیە زۆربەی خێزانەکان دووچاریم کێشە نازانن سەرمایەکانیان بەکارێن نازانن ئیدارەی خێزانەکانیان بڵن چی ئەساسیە چی پێداویستیە چی پێداویستیە و چی کەمالیات ئەوان لە چ قۆناغێکن مەسەن ژن و پیاوێکن
با بڵێن خانوویەکی مەسەن ئەرزێکی 200 متری یا 300 متریەکڕن لە کاتێکە خانەوادەیەکی دوو کەسی پێویستی بەوە نییە مەسەن سارەیەکی 8 پستۆنەکڕێ لە کاتێکا پێویستی بەوە نییە مەسەن لەوانەیە مینی پاسێک بکرێ مینی پاس ئێوە دوو کەسن مینی پاسێکتان بۆچێ سارەیەکی بچکۆلە بکردن بۆ ئەوەی ئیشی ئەو ئەگەر پێویستان بەوە هەبوو مەسەن زیادتان کردبوون بە 3 کەس بوون بە 4 کەس ئەو وەختە سارەیەکە کڕیکە ئەو پێداویستیانە هەیە بۆیە خراپ بەڕێوەبردننی کاروباری خێزانێکێکە لەو گرفتانەی کە فیعلان خێزانی ئێمە ئەناڵێنێ بەدەست ئەوەوە کێشە زۆرجار لە پیاوانە کە ئیدارەی خێزان ناتوان بەسەر کەوتوی بدەن خاڵی سێمیان زیادەڕۆیی لە خەرجیەکاندا زۆر خانەوادە هەیە تووشی ئەم گرفتەیە بێ مەسەن پێویستی بە شتێکی سادە هەیە پێویستی بە تاقمێک پەرداخ هەیە ئەچێ دوو تاقم پەرداخ کرد ئەڵە با هەبێ مەسەن نەوەک میوانمان بین نەوەک میوانتان بێت لە ساڵی جارێکە یا دوو جار میوانتان هات میوانەکە تەقدیری زروف دەکا یا تۆ مەچۆرە قۆناغی ئەوەی 20 کەس بە یەکۆ داوت بکەیت تۆ دوو نەفرن چ پێویستی بەوە هەیەکەوە ئەوەندە پەرداخ ئەوەندە قاپ ماڵەکانی ئێمە کێشەیەکیویان هەیە لە کاتی گوێزانەوە بەقەدەر 3 ماڵ بەقەدەر 4 ماڵ کەلوپەلی ماڵیان هەیە هەرڵێ نەوەک میوانێکمان هەیە هەر بۆ بوون باشە لە دوای فترەیەکی ژێ گۆڕەچکە و مۆدێلە نامێنێ مۆدلێکی تر بەدەست دێت میوانەکە شەر نایە میوانەکەش زۆر جار نایە لە بەرەوەی لە ئێستادا علاقاتی کۆمەڵایەتی لە ناو خانەوادەکان ئێمە لاواز بووە یەکەم بەهۆی زروفە اقتصادێکەوە دووهەم بەهۆی مەشغوڵبوونی ئینسانەکانەوە چونکە لە کۆمەڵگەی شاری فراوانە میوانداری کەمە بێتەوە یاخود ئەکرێ لە هەندێک شاری فراوانە میوانداری ئەبرێتە مەطعەمەکانی تر پێویستی بەو هەموو کاڵا و کەلوپەلەنی بۆیە هەمیشە بێ بۆ بەدایل بگەڕێن نەبوونی قەناعەت لای خێزان یەکێک لەو گرفتە ئەساسیانەی کە هەیە ئینسانە بێ هەمیشە پەروەردە بێ پەروەردە اینجا پەروەردەی چ کللتورێکە هەندێک جار کللتورە بێتە پەروەردەی ئینسان هەندێک جار دینە بێتە پەروەردەی ئینسان مەسەن لای ئێمە قەناعەتکردن بە ڕزق و ڕۆزی یەکێکە لەوانە ئینسان هانەدا بۆ ئەوەی بێتە خاڵێکی بەهێز لە هەمان کاتانە بوونی قەناعەت لای خێزان ئەبێتە خاڵێکی لاوە چونکە قەناعەتی بەو پشکە نییە کە پێی دراوە هەمیشە هەڵپەی دێ بۆ ئەم لا بۆ ئەولا تا ناچار خۆی تووشی قەزەیەکە یا کەسێکە لە خۆی حەزەکە دەوڵەمەند بێ بەڵام ماسا ئەحمەد ئەمە پێچوانە نابێتەوە لەوەی کە ینی بڕیار بدە سەرچاوەی داهاتەکانی زیادکە قەناعەت بوون جیاوازە لەوەی تەموح جیاوازە مەسەن کەسێک هەیە لە هەوڵی ئەوەیە سەرچاوێ داهات زیادکە ئەمە تموحی هەیە بەڵام یەکێک هەیە قەناعەتی نییە کە قەناعەتی نەکرد تووشی قەلەقیە بێ مەسەن ئەو وا هەستەکە ئللا بێ پارەی دەستکەوێت بەزەبێ بۆ وەسایلی تەندروست بگەڕێ بۆ زیادکردنی داهاتەکانی قەناعەت نەبوون بۆ وەسایلی تەندروست ناگەڕێ ئەچێ مەسەن قەرزەکە ئەچێ لە ناکاو سارەیەکە کڕێ بە قەرز قەناعەتی بەوە نییە کە ئەو پێویستی بە سارە نیە لەوانەیە ئیشی خۆی بە ماتۆڕێک بڕوە مەسەن من زۆر جار خانەوادە بینم لەو سەرجادە هینێکیان پێ لەم ماتۆڕە سێتایەکیان پێ مناڵەکان لە ناو عەرەبانەکە دانیشتون زۆر بە اعتزاز و زۆر جار سەلامیان لێ یەکەم زۆر بە اعتزاز و بەڕێزەوە چونکە ئەم خانەوادەیەکی قەناعەتن خانەوادەیەکن قەناعەتیان کردووە بەوەی ئەمایان هەیە هیچیش پێیان عیب نییە بە سەربەرزی پێچن بۆ ماڵە لەوانەیە لە من و تۆش کۆمەڵایەتیان زیاتر بێ و لەوانەیە ژیانیشان لە کەسێکەوە دوو سێ سارێ هەیە ژیانیان خۆشتر بێ بۆیە قەناعەت هەمیشە جۆرێک لە ئیطمئینانی نەفسیەدا بە ئینسانەکان بۆیە لەوانەیە ئەوانەی ئەو خانەوادەی کە ماتۆڕێکی سێتایان هەیە زۆر لەوانە خۆشتر بژین کە دوو سێ ساریان هەیە ئەوانەی کەوا شوقەیەکی 100 مەتریان هەیە لەوانەیە زۆر لەوە خۆشتر بژین کە خانوەکان 400-500 مەتر ویلایەکە و 1000 مەتر چوزانە بۆیە قەناعەت مەسئلەیەکە نەبوونی قەناعەت خاڵی لاوازیە ناکۆکی لە نێوان ئەندامانی خێزانە بەتایبەت هەردوو هاوسەر ئەمە گەورەترین گرفت دروستەکە بۆ خەرجی لە ناو خێزانە بۆ داهات هەمیشە ئەو دوو هاوسەرە ڕێک نین لەسەر ئەوەی کە چۆن مەسروفات بکەن هەر یەکان خەونێکی هەیە مەسەن لەوانەیە ئافرەتەکە زۆر حەزی لەوە بێ هەمیشە لە دەرەوە نان بخۆن بەڵام داهاتەکە بەشی ئەوە ناکە هەمیشە حەزەکە جلەکانی ئەو کەس لە جلەکانی ئەوی نەبێت تەمانەوە لە ئافرەتە ئەو کێشەیە هەیە حتا حەز ناکە خوشکەکانی ئەو کەلوپەل و کاڵایان هەبێ کە ئەو هەیەی حەز ناکە مەسەلەن
تاقمەکەی ئەو لە تاقمی هیچ کەس بچێ ئێمەش ئەم شتەش ناکرێ مەسەن هەندێک جار ئەم نەخۆشیە لە پیاوەدا زوو سیارەیە گۆڕێ زوو قات و جلوبەرگە گۆڕ مۆبایل زوو مۆبایلە گۆڕێکەوە کێشەیە کە کاتێک کاچی ئەو مۆبایلانە بینی کە هیچ عیبەیەکیان عیبێکی تیان نییە بەڵام حەزێکی بۆ دروست بووە اینجا گالاکسی هەشت هاتووە و نازانم نۆ بەڕێوەیە و ئایفۆنی جی هاتووە ئایفۆنی ئێس هاتووە لە کاتێکە مۆبایل ئەسڵی مۆبایل بریتە لە بەکارهێنانەکەی تەلەفۆنەکایانە بەس نەک مەسەڵەن ئیمکانات و دەخلی کەسەکە دیارریەکە لە سیوسێدەیەکەوە ئیشی مۆبایلەکە و تەلەفۆنی پێکرێ و تەلەفۆن و بۆ دێت و هەتاوەکو ئایفۆنێکی ئێستا 6 هەیە یا ئێستا ئایفۆنی هەشتەیە لە بەرەوەی من ئایفۆنی هەشتم نییە بۆیە نازام ڕقەمەکە گەیشتەوە لاسایکردنەوە خۆڵکێشان لە خەرجیەکاندا یەکێک لەو کێشانەی فعلەن لە سلێمانی هەیە محاکات و تەقلیدە خێزانێک هەن وەکو باسم کرد دوو براند و هاوسەریان هەیە دوو خێزانیان هەیە خێزانە داهات زۆرەکان هەمیشە خێزان داهات کەمەکات چێت محاکات و تەقلیدی ئەوانەکاتەوە ئەوان ئەگەر سیارەکەیان گۆڕی خێزانەکەی میژەڵێ بێ ئێمەش سیارەکەمان بگۆڕین ناو ماڵەکە گۆڕنەویشە بێ ناو ماڵەکە بگۆڕین تاقم قەنەفەکانیان گۆڕ تاقم قەنەوە بۆ یاخی ماڵەکەیانەکەن ئەمیش بۆ یاخی ماڵەکەیانەکە ئەم محاکات و تەقلیدە بۆ نمونە هەندێک بازار هەن لە سلێمانیا کاکسالە هەندێک خانەوادە لە سلێمانی ئاڕۆن بە تەنها بۆەوەی بڵێ ئەم شەو لە فلان بازار لە فلان مۆڵ بووین لە کاتێک ئازانێ ئەو کاڵایی لەو مۆڵە هەیە لە هەمان شوێن لە بازاریژە و کاڵا هەیە سعرەکەشی زۆر کەمترە بۆ پێداویستیەکەیش دابینەکە ڕاستەوە خانەوادەیەکە و داهاتیان هەیەوەچن لەو مۆڵەیەکردن و بەگران ئینەکەن بەڵام کێشەی خانەوادە دەخل مامناوەندەکانەوانەی داهاتیان مامناوەندە یا داهاتیان کەمە ئەمانە زۆر تووشی محاکات و تەقلیدە بن خۆ لە ناو خێزانە دەوڵەمەندەکانیشان ڕوو دەداکەوە زۆر گۆڕینی سیارەکانیان مۆبایلەکانیان ناو ماڵەکانی براندی مارکەکان مەسەن ئەگەر ڕێ بە دوار مارکەیەکە کە زۆر گران بەهاوێ لە کاتێکە ئەگەر دەخلت هەبێ ئەگەر داهاتت هەبێ کێشە نییە مارکە بکڕی بەڵام مارکەیەکیش نەبێت زیاد لە هین ینی هەندێک جار باسەکەن تاقمێک هین خواردن تاقمی مێزی ناخواردن لە $300 هەیە و بە $1000 هەیە و بە دەفتەریش هەیە و هەرچێکیان خواردنی لەسەرەخورێ بۆیە دائیمان ئەبێ بیر لەوە بکەینەوە لاساییکردنەوە نەبێتە هۆی ئەوەی خێزانەکان لە بەریەک وەشێنەوە کاریگەری ژینگەی ناوچە ناوچەی کاتێک باسی پارێزگای سلێمانیەکەن ژینگەیەکی جیاوازە لە پارێزگای کەرکووک ژینگەیەکی جیاوازە لە پارێزگای هەولێر و ژینگەیەکی جیاوازە لە پارێزگای دۆ ژینگەی کوردستانی باشوور جیاوازە لە ژینگەی کوردستانی باکوور ژینگەی کوردستانی ڕۆژهەڵات جیاوازە لە ژینگەی کوردستانی ڕۆژاوە ئەمانە هەریەکە بۆ خۆیان لە هەندێک لە ئەم ژینگانە کاریگەری ئەبێتە هۆی لاوازی لە ناو خێزانەکە مەسەن کوردستانی ڕۆژهەڵات لاساییکردنەوەیان زۆر کەمە مەسەن ئەو ئەزانێ داهات و دەخلەکەی چەنە بۆیە هیچ کات پەنا ناباتە بەر ئەم بابەتان بەڵێ زۆر سپاس کاتم هیچ نەما بۆیە منیش پرسیارەکانی خۆم ڕاگرم زۆر سپاس بۆ بەڕێز وەسەحمەدی حاجی ڕەشی سپاس بۆ ئامادەبوون لە ماڵسوێشدا بینەرانی خۆشەویست سپاس بۆ بینەری ئێوەش بەخوای گەورەتان ئەسپێرم تا ئەڵقەی ئایندە هەر شاد و کامەران بن سپاس بۆ وەسەحمەد گیان